سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین. ئێمە وەکو خەڵکی گردەگۆزینە و ناوبانگی بە توور و سەوزەی گردەگۆزینە لە هەموو شارەکان هەموو ساڵێک لە مەوسمی مانگی هەشتەوە تاوەکو مانگی 6 و 7 ئیتر توورمان دەرەچێت لە هەموو شارەکانەوە داوامان لێەکەن. بۆ خەڵکی گردەگۆزینە لەمێ توور و سەوزەی گردەگۆزینە داهانین، هەموو ساڵێ خەریکی توور و گردەگۆزینەین. لە مانگی هەشتەوە ئیتر دەست بە چەندن و ئاودانی ئەەکەین، لە مانگی هەشتەوە دەست بە توور فرۆشتن ئەەکەین. خۆی مانگی هەشت ئیتر توور دەرەچێ، مانگ هەشت بۆ 9 دەرەچێ. لەو کاتێ لە 3 ڕۆژجارێ بێ ئاوی دەی بۆ ئەوەی ئاودار و شرین دەرچێ، ئەو توورەش وشک دەرنەچێ، هەتا ئاوی زیاتر بدەی شرینتر و خۆشتر دەرەچێ. لە سەرەتاوە تۆزێک گرانترە وەکەوەی لەبەرەوەی کەمە لە سەرەتاوە سارەکەی تۆزێک گرانترە، بەڵام کە زۆرە بوویتر سارەکەی وردە هەرزانە بە هیچ شێوەیە خراپ نابێت. لەبەرەوە شتێک کەمە بەن یەکسەر سەرفە بێ. بۆ خانەخینە ڕۆ، بۆ سلێمانیە ڕۆ، بۆ چواردەوەرەکانمانە ڕۆ، بۆ جەلەولا ئەڕۆ، لە هەموو لایەکەوە ڕۆ. جوملە کیلۆی 500 دینارە، بە کیلۆش 1000 دینارە لە سەرەتاوە. بە گورزەیش هەیە، بە گورزەیش ئەیفرۆشێ، هەر هەمان شتە. ئێمە هێتر بخۆمانە لە گردەگۆزنە چێنەریەکەین لە مانگ هەشتەوە 25 دەست پێگەین هەتاکو مانگ 34 ڕوە. 34 وەرزمانەیە، لە وەرزەکانە هەراشمانەیە، کۆرپەمانەیە و ناوەندیمانشەیە. ئەمە هەراشەیە، ئەمە بە 2 مانگ پێگەیە. لە 25 هێشتەوە شرێ هەتاکو مانگ 15دا ئەو ناوە لێفرۆشین. لەوە لایتر ئەمە کۆتایی پێێتێ، زۆر فەرقیە. تامەکەی جیاوازترە، بڕۆ تووری کەلار سلێمانی و کەلار بخۆ بزان کامی بەناوبانگە، حتا تووری گەرمیانی بەناوبانگە گێدە سلێمانیش. من پارەگە خۆم 750 کیلۆمتر بۆ سلێمانی هەموو ڕۆژێ، هەموو ڕۆژێ 700 کیلۆمترمان بۆ سلێمانی. وەڵاهی لەوەتەی وەبیرم بێ خەریک ئەمشم، لەوەتەی لەبیرمە خۆمانێچێنین، هەروەڵا خۆمانێچێنین. بەس ڕەنگەیە مەنزەرەکەی جوانە، سوورەکە هەتا میگەکە سوورەکە و سبێگە هەتا میگەوەی مۆرەکەیە، ئەمانە تامیگە بەس بەڵام ڕەنگانی گۆڕی هەی وایە حەزی لە تووری سبێی وایە حەزی لە بەنەوشەکەی دراوایە مۆرەکە. وەڵای خەڵکی بەغا هاتووە لێنەوە تێپەڕ بۆ سندی دیمان لە هەموو شارەکان لێیانە تێپەڕ بوون ئاسێنن، گویان لێ نییە. یەکەم بە ساڵی دەرەچێ مەخوانی دێنێ 1000 دینار. وەڵا هەرزانترێتر هەتا بڕەوە زۆرترۆ بێ هەرزانترە، ئەوەی شووە سەد ڕۆژەکەی شوێ احتیمالێ هەتاکو ئاخیر پارە بکە، کەس نازانیە، ئەڵڵاهو ئەعلەم. بەڵێ تامەکەی زیاتر خۆشترێت، هەتا بەنەندی دام تامی خۆشترە. ئیسە مانگی 11 بێخۆ وەکو شەگەر وایە، بەڵام ئیسە تونە، وەڵا ئیسە تونە. مەشتەری وە هەتە بەڵام ودێنی تونە یاشینە، وەدم وەڵا دوور ناکەم تونە. ئەسپادەی بۆ کلێ یەکەمە، بۆ کلێ دەوایە. زەلامەوە هاتۆ بەلام ودێدی کلێم بەردیەیە، ودم بڕۆ بانەقابێ ڕۆن زەید بکە ناو تورە بیدە لە خەڵاتە بزان بەر لە کلێدا بفرادایەنە، وەڵا ودی فڕی داوە. وەڵا ودی سپادەی بووە، ودی زۆریش، ودی سوودم لێ بینیە، ودی هەتا و دەقەیە منم تورە خۆ من. وەڵا ئیسا تێ بۆلام لای کەمەکە 10 کیلۆوە. وەڵا ئاکۆ تو 10 ساڵە خەریکی تورم، لە مانگی حوتەوە دەستەکەین بە ئەم تورە و لە مانگی 3 کۆتایی پێێتێ. ئەیتر تورەکەمان تورێکی نایابە، تورێکی بەناوبانگە لە گردەگۆزینەیە. تووری خۆمان جیاوازی زۆرە، بەناوبانگ جیاوازەکەی چییە؟ بەناوبانگە عەرز و ئاوی ئێرە چاکن، لەگەڵ عەرزی ئەوەیە زۆر جیاوازی هەیە، عەرز بۆ عەرزەی گۆڕێ. ئەبێ خاک و خۆڵەکەی دەبێ کەمێ شی بێ، مەیلە و 10 لەبێ. ئێمە ساڵانە 2-3 دۆنم ئەچێنین و هەروە بێتەوە بە کۆرپە بە هەراش ئەچێنین تاوەکو مانگی 3 لە دۆنمێکە 2 تەن دەرەچێ. پێویست بە پەی ناکە، بەڵام بە کیمیایی پێویستەکە، بە ئاو ڕۆژانە ئاوی پێویستە، هەتاوەکو دێتە بەرهەم. یەکەمبەری سعری لێرە گرانترە، لە ئەلوە هەرزانترە. لێرە ئەیدەن 1000 ئێمە، لە ئەلوەش 600-700. گردەگۆزینە خاگوای فەرقی هەیە، توور و سەوزەکەی بەناوبانگە. چەند ساڵە هەر لێرە توور و سەوزە ئەکرێ بەناوبانگە، عەرزی بەناوبانگە، ئاوی چاکە،
قەت بێ ئاوی نییە ئەوەیە بەسەلە